من ناوم دكتور دیاری ئەحمەد ئیسماعیل قەساب لە دایکبووی سلێمانی 1968 کۆلێجی پزیشکیم تەواو کردو ساڵی 93 لە زانکۆی مووسڵ، پاشانیش بردی عێراقیم تەواو کردووە هەر لە سنتەری مووسڵ ساڵی 2008، پاشانیش بردی عەرەبی لە نەشتەرگەری گشتیە لە سووریا هێناومە ساڵی 2009، هەروەها بڕوانامەی ئەندامەتی کۆلێجی شاهانەی بەریتانی لە لەندەن ساڵی 2009، پاشانیش زەمالەتی کۆلێجی پزیشکی نێودەوڵەتی ئەمریکی و پاشانیش کۆلێجی پزیشکی ئەمریکی ساڵی 2013. کارم بریتە لە پزیشکم نەشتەرگەری لە نەخۆشخانەی فێرکاری، لامان کاتە پرۆفیسۆر یاریدەدەرم لە نەشتەرگەریە لە زانکۆی سلێمانی کۆلێجی پزیشکی، لە خەستەخانە داوامەکەم و لە کلینیکی تایبەتی خۆشیشم هەیە دوای نیۆڕان و ئەتەمە کارەکەم. بەنسبەت مەسیرەکەم لەگەڵ قورئان الحەمدولillah دەمێکە هەر لە مناڵیەوە حەزم بە قورئان کردووە، هەر لە پۆلی پێنجی سەرەتاییە کاتی خۆی لە مزگەوتی گەورە دەورە ئەکرایەوە، واکم خی گەورە عافیکان زۆر حەزی کرد قورئان لەبەرکەم و قورئان بخوێنم، لەو دەورە بەشداریم کرد بیرم یە ساڵە جوزی عامەم لەبەر کرد ساڵی 1970 و 1979 ناوە بوو، ئەو کاتە 10 دینار ماوەرگری ئەوقاف هەدیە ئێرە موانی کە جوزی قورئانە لەبەرە کرد. تا لەو کاتەوە حەزم لە قورئان خوێندن و تەجوید و خۆم بە جوهودی خۆم زیاتر و گوێگرتن لە قورئان خوێنە مەشهوورەکان تایبەتی مەشایی و حوسەری. بتر لە کاتی خۆشی لە زمانی بدایەتی داعوە ئەوانە و سەحوە لە هەشتاکانە ئیتر لە مزگەوتوانە قورئانمان خوێنیەوە لەگەڵ لەبینی خۆمانە، بەس مامۆستایەکی زۆر تایبەت نەبوو دەرزی لا بخوێنین، زیاتر بە هەوڵی خۆمان بووە. هەنێ قورئانمان لەبەر کردو لە ئیعدادیە تا چوومە زانکۆ، لە زانکۆ لە مووسڵ وەکو باسم کرد لە ساڵی 1970 تا 1993 لەوێ بووم. لەوێ مووسڵ شارێکی مەشهورە بە قورئان خوێندن و قورئانەکانی تر لەوێشە لەگەڵ ڕەفیق و برادەرە قورئانمان خوێنیە و زیاتر قورئانم لەبەر کردووە هەر بە جوهودی خۆم. بەڵام ئەوەی کە زیاتر بە شێوەیەکی ئەکادیمی و شێوەیەکی زانستی زیاتر بێ کە لای مامۆستایەکی شارەزای خوێن بێتم بە سەنەدی متصل، ئەو کاتە بوو کە لە بۆردەم خوێن لە مووسڵ ساڵی کۆتایی 2002. ئەو کاتە طبعا معروفە شێخ ئیبراهیم المەشهدانی کە مامۆستای منە، شخصیەتی معروفە لە هەموو مووسڵا کە وەکو شێخی قارئەکان وایە لە مووسڵا و معروفە. لە ڕێی برادەرێکی پزیشکی خۆمەوە حەزم کرد بچم بۆ لای ئەو بوو، تعارفمان کرد، ئیتر لە سەرەتای 2003 بە ڕەسمی لای ئەو دەستم کرد بە قورئان خوێنن بە سەنەد. لە بیدایەتەوە تاقی کردمەوە، الحەمدولillah خۆم خراپ نەبووم، باش بووم کە سێری کرد ئاستم باشە، وتاری ئەجگاری وەرە هەموو قراءاتی 10 بخوێنە لام، ئەو دەستم پێ کرد لە 7 دوای قراءاتی 10 نزیکەی 3 ساڵ و نیوی خایان تا لای ئەو تەواوم کرد ختمەکە و ئیجازەی پێیام لە قراءات العشر الصغرى لە طریقەی شاطبیە و دوڕە. ئیتر ئەمە ساڵی 2007 ئیجازەم وەرگرت لە ئەم قراءاتەیە. پاشانیش دوای شەڕی داعش و ئەم شتانەی کە ڕوویە لە سەر شاری مووسڵ، شێخ ئیبراهیم بوو ڕێکەوتە سلێمانی ئەو ساڵانە هاتە ئێرە بۆ تەواوکردنی قراءات، لای دەستم کرد بە خوێندنی قراءاتی 10 پێوتێ القراءات العشر الكبرى. القراءات العشر الكبرى کە ئاستێکی بەرزترە لە قراءات العشر الصغرى، ئەو بووە لە سلێمانی تەواوم کرد کە ویش فترەیەکی خایان هەر لای شێخ ئیبراهیم. هەروەها یەک دوو ئیجازەی تریشم هەیە لە قراءاتە، دانەیەکیان لە بریتە لە ڕیوای حەفس لە طریقەی طەیبۆ کە لای دکتۆر محەممەد ئیبراهیم المەشهدانی کاتی خۆیش بە بنێ ظروفی ئەمنیەوە لە سلێمانی وەلام خوێن. پاشانیش ختمێکی ترم لا خوێن بە حەفس بەلەبەر هەر ئەو ساڵانەی ئەخێرا لە 6 ساڵەوە پێش بوو، هەر لە ڕێگەی شاتبیەوە بوو ڕیواەتی حەفس، بەس ئەمان سەنەدێکی بەرزتر بوو، سەنەدی شێخ بەکر تەڕابیشیە کە معروفە لە هەموو عالەمە بەرزترین سەنەدە لە ڕیواەتی حەفسە، الحەمدولillah ئەو ئیجازەیەشم وەرگرتووە. ئیتر بەم شێوە مار خەریک بووین لەگەڵ قورئان لەبەرکردن. بەنسبەت لەبەرکردنی قورئانەوە من لەبەر سەرەتا ئاماژەم پێ کرد کە خۆم هەوڵی خۆمان بۆ زیاتر هەوڵمان ناوە لە ئیبتیداییە و پاشانیش لە ئیعدادیە و پاشان لە کولیە با بڵێن نزیکی نیوەی قورئان لەبەر بوو تاو کاتە کە لە کولیە بووم. بەڕاستی بە تاریخەیەکی زۆر
باوری ئەکادیمی و زانستی نەبوو پاشان چمە سەر ڕێگا زانستیەکە لەبەرەوە ئێستاش هەنە ئیشکالم بۆ دروستە بێت لەو قورئانانەی و کاتە لەبەرم کردو بێگومان ئەوەی کە لە مناڵە لەبەرەگرێ زۆرتر سابتترە و باشتر لەبیر ناچێتەوە لە گەنجیە بەڵام ئەوەی کە لە دوای لەبەرەکرێ مشکلی هێلانە لەبیر بچێتەوە یەکێ لەو ئیشکالانی کە یعنی ئەبێ تدارک کرێ الحەمدولایە ئێستا مەصاحف زۆر بوون جاران قورئانە زۆر نەبوون بریتە لە بەکارهێنانی یەک قورئان یەک مصحف جاران ئێمە زیاتر حفظمانەکە لەسەر قورئانێک ناوی پێنەوت تەوعی ئەوقاف قورئانێکی زۆر جوان بوو کە نهایەتی ئاەتەکان شەر نییە تەواو بێت لە نهایەتی لاپەڕاچێتە ئەو دووجاری وایە یعنی بۆ نمونە سوورەتی بەقەرە من سەر هەر خاڵم لای ئەو کاتەیە کە لەو مصحفا لەبەرم کردووە بەڵام ئێستا وان نییە کە لە مصحف تازانی کە ئێستا هەیە بۆ چەند ساڵێکی زۆرە مصحفانە پیا بووە کە نهایەتی ئاەتەکە لە نهایەتی لاپەڕەکە و زیاتریش ئێتیماد دەکرێت سەر ئەو مصحفی کە لە مەدینە تەوع کرێ ئەو مصحفێکی زۆر باشە و زۆری مصحفەکان تقریبا عینە ستایلە لەبەرەوە بەکارهێنانی یەک مصحف شتێکی زۆر باشە بۆچی چون تۆ کاتێکە بیر دەکەوێتەوە قورئان خوێنی بیر دەکەوێتەوە ئەو ئاەتە لەسەرەوەی لاپەڕەکردنەوە ڕاستیاتی لەم بەرە لەو بەرە ئەمە یارمەتی دەرتە مەسەن لەوێ واوێک هەیە لە فایەکێ لە وەلەمایە لە فەلەمایە لەوێ مثلەن مەدێکی شتێکی ئەمانە لەبەر چاوتەمێنێتەوە یعنی تەنها ئەوە نییە کە تۆ لە بەریکاتێکم یەکەم شت بریتێ لە بەکارهێنانی مصحفێک لەبەر ئەوانەی کە دەستەکەن بە حفظیان دەستیان پێکردووە و جارە سەرەتایانە ئەبێ ئەو مصحفە نەگۆڕن طبعا من دوایی کە چووە سەر ڕێگا ڕاستەکە مصحفەکەم نەگۆڕێ بەڵام خەلێک هەر تۆ جاجار هەبێت دروستەوێتەوە لە کۆنەکەی ئەمە یەکەمیان دووهەم بریتە لە زۆر ئیعادەکردنەوە تەواو ئیعادەکردنەوەی خوێندنەوە و ئەمە زۆر مهمە لە بیدایەت و کە دەست پێ خاڵێکی تر گرنگە لە بەرکردنی قورئانە طبعا دوای تەوەکردن لەسەر خوا و دوایی کە نیەتە ساف بێ بۆ لای خوا و بەبەستە بێ کەلامی خوای گەورە لە بەرکێ ئەمانە بێگومان ئەمانە سەرەکین بەس باسی چۆن لە ئەزموونی خۆمەک خاڵێکی تر ئەوەی کە زۆر مهمە بریتە لە قورئان لە بەرکردنەوە بە دەنگی بەرزەوە لە بەریکی یعنی کەسە تۆ قورئان لە بەرەکەی نابێت چاوە لەسەر مصحفەکە بێ بەڵکو ئەبێ خۆ و گوێ لە دەنگی خۆ بێ و بەتابەتی مەدەکان و بە ئەحکامی تەجوید بە تەواوی بەکاربێنی ئێستا یەکێ لە ئیشکالەکانی هەنێک کەس قورئانە لەبەرە دواییان بۆ لامە مەسەن دەرس خوێنن لە حیکمەیان لە قڕیان لە شوێنی تر سێرەکەی قورئان لەبەر کردووە بە مناڵی کە لای تۆ خوێنێتەوە تۆ بێت بە زەبطی کەی قیراءەکەی بچێتۆ سەر شتە کۆنەکەی لەبەری کاتی خۆی زەبطی نەکرد کاتە بە ئەحکامێکی تەجوید بەڕێی من پێش لەبەرکردن ئەبێت جوان ئەحکامی تەجوید بزارێ و لای مامۆستایەکی باش بیخوێنێ بۆیکێ لەو شتانی کە یارمەتی دەیە مەسەن بزانین لێرە مەد هەیە و چونکە دوای ئەوە هەمزەیەک هاتووە واوێک هاتووە هەمزە ئەزانی ئەو مەدە یارمەتی دەیە و بزانی باسیش بکرێتە بەرچاو خاڵێکی تر جاریوە ماناش گرنگە ئەگەر بکرێ تەنها خوێندنەوەیەکی سادەی نەبێ ڕاستە بۆ مناڵ لەوانەیە ئەمە زەحمەت بێ بۆ ئەوانەی کە مناڵن زۆر سابتە بێ کە قورئان لەبەرەکەن بەڵام بۆ مناڵ زەحمەتە معناوەشت بزانێ بەڵام جاریوە خۆت هەنێشت ڕەبتەکەی لە بینی لە عەقڵی خۆتە نەکان ئەگەر مانەکە بزانی باشتر هەنێ ئەڵێ تێناکێت چون خۆمان زانی لە قورئان متەشابیهات هەیە شت هەیە لە یەکەچێ جارێ بەبێ معناکە ئەزانی بێن بە زانینی زمانی عەرەبی ئەمانە هەمووی هۆکارە بۆ زەبطکردنی قورئانەکە خاڵێکی تر کە گرنگە بۆ ئەوەی کە زەبطی قورئانکەی دەرس بڵێیتەوە کە دەرس بڵێیتەوە ئەو قورئان خوێنەکە ئەو تەلەبێ قورئان لای خوێنێ تۆش لەگەڵا مراجعەکەیتەوە و گوێی لێ ئەگری وهروە سێری مصحفەکەش بکەی لەگەڵیا بۆی دائمە ئەو ڕسمی مصحفەکە لە مێشتە لە ذهن تا ثابت بێ ئەمەش خاڵێکی ترە خاڵێکی تر گرنگە کە مراجعە کە بتوانی کاتێ دانی بۆ مراجعە بەپێی توانای خۆی من مع الأسف ئێستا مراجعەم کەمترە لەبەرەوەی وەختەکانم زۆری مەشغوڵم یان لە خەستەخانەم یان لە کولیەم یان لە عیادەم یان لە عەمەلیاتم کاتەکان کەمترە بەس هەرە بێ مەجالێکی بۆ بدۆزیتەوە هەنێ شت مراجعە بکەی ئەمانە خاڵی گرنگە بەنسبەت وەختەکەیەوە تقریبا زۆری زانایان وانەی قورئان لەبەر باسی نوێژی بەیانی و فەجر و ناکەن بەس شەرنی ئەم بۆ هەموو کەسێ بگونجێ بە تایبەتیوانە ئیشێکی تایبەتیان هەیە وەختەکە بێ ئینسان خۆی بزانێت چ وەختێ باشە لەبەریکە مهمە ئەو کاتی کە قورئانەکەی تیا لەبەرەکەش هودوئێکە بێ لەو شوێنەیە یعنی لەناو خەڵبەخەڵ و قەڵباڵغی شتووە لەبەر نەکە بەڵکو شوێنێکە بێ خۆی یان بیگونجێنێ بۆ خۆی لەبەریکە زۆری شەو درەنگ نەبێت چون شەو درەنگیش شتەکە سابت نابێت بەعین لە بیرێچێتەوە ترمانە چەند طریقەیەکەن شتی تریش زۆرە بەس ئەمانە شتێکی وازانم جەوهەرین بۆی ئینسان کە قورئان لەبەرەکە لە بیر نەچێتەوە ئینشاءالله. أعوذ بالله من الشيطان الرجيم
وقال إني ذاهب إلى ربي سيهدين رب هب لي من الصالحين فبشرناه بغلام حليم فلما بلغ معه السعي قال يا بني إني أرى في المنام أني أذبحك فانظر ماذا ترى قال يا أبت افعل ما تؤمر ستجدني إن شاء الله من الصابرين. بێگومان قورآن کەلامی خی گەورەیە، گەورەترین دیاری خی گەورەیە بۆ ئینسان، بۆ هەموو بەشەریەت. کاتێک ئینسان کە قورآنە خوێنی و قورآنە چ دەستی لە سیکۆڵن قورآن لە سینایەتی لە سنگایەتی، ئەمە عنی فەخرێکی گەورەیە کە تۆ خی گەورە بە عەزەمەتی خۆی کە خالقی کەون و ئینسانە، کە خی گەورە ئێمەی بەشەری ضعیفی مەجال لاوە کە کەلامەکەی بخوێنینەوە لە ناو سنگمانە بێ. کەواتە یەکەم ئەمە دیارێکی گەورەیە و هەروەها ڕێزلێنانێکی گەورەیە کە ئینسان بتوانێت کەلامی خوا بڵێتەوە. خاڵێکی تر ئەوانەی کە قورآنە لەبەر بێگومان مدارەسی قورآنکان ئەومان لەبیر نەچێت تەنها حفزێکی با سادە نەبێ، بەڵکو تێگەشتن و تەدەبور بێ، ڕامان بێ لە قورآن، بزانن ئاەتەکان باسی چێکە، دایمە بۆی ئیستیحضاری کە بێنێتەوە بیری خۆی. ئەوانەی کەوا بن هەستێکا کە ئەم هەڵگری قورآنە ئەبێ فەرقێکی هەبێت لەگەڵ ئینسانی ترە، مەسەلەن لە هەنە تەعامولیا لە هەنەیە شتیا بێگومان بە دوور بێ لە حرام و لە هەموو شتەکان، ئیزافەتەن دوورە لە حرام و دایمە بەرەو چاکارڕە، ئەبێ حتا هەنێ شتی تریشەیە کە ناگونجێ لەگەڵ هەڵگری قورآنە بێ لەوەش بە دوور بێ. دوای پێڵەن ئەوە خۆمە لای خۆی قاریئەکەی و قورآن خوێنەکەی، ینی مالەسەف هەن کەسێکە قورآنی لەبەر کردو بۆ کەسابەت، ینی دیارە سێکی تەسەڕف و ئوسلوب شتیان لە ئەهلی قورآن ناچێ، ئەمانە لەسەر نوقتەیە لەسەریان، چونکە قورآن یان ڕێز لێنە یان ئەبێتە هۆی مای ئەوەی کە تووشی ینی با بڵێ ناشرینی کا پەنا بەخوایان نوقتە بێ لەسەرێ. ئەوانەی کە قورآن لەبەرەکەن و ملتەزم نین بە ئادابە ئیسلامەکانەوە و هەڵسوکەوتیان جوانیە و مەسەن تەماعیان هەیە، هەنێ شتێکی خراپیان هەیە، بێگومان ناگونجێ لەگەڵ قورآنە. بەس گرنگە کە تۆ قورآن لەبەرەکەی بۆ ڕوحێتەوە لەبەریکەی یان بیخوێنی یان دراوسەیکەی کەمە کەلامی خوایە، کە تۆ هەڵگری قورآنی بە تایبەتی دوای کە تۆ سەنەد وەرەگری. باسم کرد کەمە ئیجازەمانە ئیجازەمە بەس لەوەیە کە تۆ ڕێگایە کە تۆ وەری ئەگری هەتا گاتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، یعنی تۆ بەم سلسلەی ڕەبتی تا گەیتە پێغەمبەر صلی الله علیه و سلم جبریل و خی گەورە، تۆڵێ من لەم سلسلەیەم لەم ڕێگایەم کە ڕەبتە بە پیاو چاکان و عولەما و زانایان و سەحاب و پاشانیش پێغەمبەر صلی الله علیه و سلم، ناگونجێتەوە کە شتێ بکەی هەڵوێستێ بکەی کە نەگونجێ لەگەڵ ئیسلام و لەگەڵ بنەماکانی ئیسلام و لەگەڵ جوانی ئیسلامە، وەروە لەگەڵ تەسەڕوفاتی ئەو زانە گەورانە. لەبەرەوە بێ هەڵگری قورآن بەڕاستی دایمە لە ذهنیا بێ کە هەڵگری ئەو ئەمانەتە گەورەیە. خاڵێکی تر بۆ طبعا بێگومان بۆ حفظی قورآن خۆشە، ینی ئینسان هەر ئاەتێکە بێ ئیستیشهادی پێەکەی پێشنوێژیەکەی توانی شتێ بخوێنی، ینی چون بەڕاستی هەنێ مامۆستا ئیمامی هەر هەنێ سوورەتی کورتی جزئی عامە خوێن، ینی مەگەر ئێستا لەم ئاخرایە مصحفێ پیا بۆەوەیش ئوسلوبێکی جوانە لەسەر مصحفەی خوێندنەوە، بانگ تۆ قارئ بی یان حافظ بی بۆ ئیمامەتی خۆشترە، هەنێ لە دواتە نوێژەکەن تامێکی زیاتی لێ ینی هەستی پێەکەن، دایمە خۆیان کە نوێژەکەن لە دوای ئیمامێکەوە کە سەخ مصحفە خوێنی هەستەکەی ئەسڵەکە نییە، بەڵام کاتێک خۆی لە ناخی خۆیەوە قورآنەکە خوێنێ هەست بە تام و چێژێکی زیاترەکەی. ئەمانەی تر هەمی گرنگە بەڕاستی، ینی نیعمەتێکی گەورەیە، ئەمە جگەلەوەی خێر و بەرەکەت و ڕۆژی قیامەت و کە دایک و باوکیشە تا جەخرێتە سەرەن، جگە لەوانە قورآن لەگەڵیا بژی زۆر خۆشە بۆ دنیا و هەروە زاکیرەشە بەقەتەکە، ئەوە دۆزراوەوە کە تا تۆ کەلیمات زیاتر لەبەر بێ بە تایبەتی لە عمری مناڵیەوە، بە شتێکی ثابتە علمیەن کەوانەی کەلیماتی زۆر لەبەرەکەن لە مناڵە مێشکیان زیاتر ئیشەکە، کە مێشک زیاتری کرد درەنگ تووشی خەڕەفە بی. ئەگە سەیەکی ژیانی قوڕاءەکان کەی کۆنەکان زۆریان 900 ساڵ ژیاون، تووشی خەڕەفیش نەبوون، تووشی بیر بچوونەوەش نەبوون. قورآن کە لەبەر بێت و دراسەیکەی خی گەورە هەر لەم دنیا بەرەکەتەکەی و پێبەخشێ جگە لە ڕۆژەکە.
طبعا دوای کە الحەمدوللا لە ساڵی 2007 ئیجازەمە کرد لە قراءەتی عەشرایەک و باسمان کرد پاشان ئەو خوێندنەی کە لە موسڵ بوو تەواو بوو هاتەوە بۆ سلێمانی دەوری 2000 و پاشان چوون بۆ هەڵەبجەوانە لە سلێمانی تقریباً دوای 2009 هاتەوە بۆ سلێمانی یەکەم جا دەستم کرد بە قورئان وتنەوە و یانی ئیجازە و دەستپێکردن بە وتنەوەی قورئان بە مامۆستایان لە ساڵی 2009 بەدواوە زیاتر ئیشەکە لە ماڵەوە بوو لە ماڵی خۆمان یان لە ماڵی ئەو مامۆستایانە و قوتابانی کە دەرسمانەوتەوە یان هەنێک جا لە مزگەوتا بوو پاشان کە حکمە دروست بوو دەستگای نوری حکمە لە سلێمانی فەرعیان کردەوە لە بیدایەتەوە شوێنیشیان نەبوو ئێتە بەرایانە هاتن کە دەرسم لا بخوێنن لە شوێنێکمان هەبوو لە دەنگی قورئان لەوێ بوو ڕادیۆ دەنگی قورئان لەوێ دەرسمانەوتەوە لەگەڵ دەنگی سونەت ڕادیۆی سونەت پاشان بینایەک دوای چەند ساڵێک 2 ساڵ بینایەک لای فولکەی دەستەکەەوە کرایەوە بینایەکی موقت لەوێ دەستمان کرد بە دەرزوتنەوە پاشان بیناکەمان نەقڵ بوو بۆ سەر و مزگەوتی قازی محەممەد فترەیەکی زۆر پاشانیشکەم الحەمدوللا ئەم بینایە تەواو بوو 3-4 ساڵە بێ و لێرە دەرسەڵێمەوە بێگومان و دەرزوتنەوە لە بوونی سنتەرێکی قورئانی زۆر گرنگە بەرەکەتی تێیەکەوێت کارەکان زیاتر بە ئەکرێ بە موسساتی و هەروە بە تەنظیم ئەکرێ کاتەکان خەڵک زیاتر دەتوانە ڕوتێکە خەڵک زیاتر دەتوانە بێن لە بیدایەت وەر خۆم دەرسم ئەو تۆکو ئیجازە بە ئەو مامۆستانە پاشان کە ئیجازە وەرگر الحەمدوللا ئەوانش توانی زیاتر دەرسەکان بگێنن بۆ دوای خۆیان ئیجازەکەم بە هەمان کات خۆتانستان لە بوونی سنتەر و شوێنێکی تایبەتوانە دەوراتی تەجوید دەکرێتەوە تەلەبەی تازە وەرەگیرێ مناڵ وەرەگیرێ شتە کارەکە گەورە بوو الحەمدوللا ئێستا لە هاتووە الحەمدوللا مەسەلەن سنتەرێکی وەکو نوری حکمە هەزاران تەڵەبەیان هەیە و ئێمە تا ئێستا توانم بڵێم سەدان ئیجازەمان ناوە لە یان خۆم بە مباشرەت تەنیا لە ڕێی ئەوانەی کە ئیجازەم پیاوەن تەلەبەکانم سەدان ئیجازەمان ناوە لە ڕێواتی حەفس و قیڕای عاصم و تەنانەت چەندی ئیجازەی قیڕائەتیشمان ناوە ئەم کارە هەر تەنها بە حکمەوە نەوەستاوە الحەمدوللا چەندین مەرکەزی تری قورئانی کراوەتەوە لە سلێمانیە کانێکان عایدی ئەوقافن یان هەنێکان عایدی مەدەنین ئەوەی کە پێڵەن دەستگای مەدەنی ئەوانەش هەمیان الحەمدوللا هەنێکیان توانم بڵێم زۆریان مامۆستاکانیان کاتی خۆیان لای خۆمان تەخەڕوجیان کردو ئێستا سنتەریان کردوتەوە الحەمدوللا کارەکە فراوان بوو هەر بەرەکەتەکەش بەرەکەتی قورئانە بێگومان بوونی مەشغەڵەتی دنیا و کار و ئەمانە وای لە ئینسانەکە کە کەمتر مەجالی هەبێ بەڵام لەبەری کارەکە گرنگە و قورئان خۆشیک و ئاماژەم پێیە کە تۆ لەگەڵ قورئانەبی خۆی گەورە بەرەکەت دەکاتە ژیانتەوە وەختەکانتەوە هەر ئەبێ کاتێکی بۆ بدۆزینەوە من وەکو باسم کرد بانیان لە خەسخانەیان لە کولیەم لە کولی طب پاشانیش لە دوای نیوەڕان لە عیادە و لە عەمەلیات و لەم شوێنانە ئەبێ کاتی بۆ بدۆزینەوە کاتەکان جاری وایە من بە شەو تەلەبەکان قورئانیان پێڵم بەنسبەت هاتنم بۆ سنتەری نوری حکمە یان ئیقڕا چەند ڕۆژێکم لە هەفتەیەکە بۆ داناون کاتەکان کە کاتی بڵین خەستەخانە تەواوە بێ تر 11 بە 2 هەنێ ڕۆژ کە مەجال هەبێ یەم تا نزیکی 1-1.5 لێرە بوو کاتە و کاتانی کاتی ئیسراحەت ئەمن یامە بە سنتەرەکان لێرە و پاشان بۆ ئیشەکەم بەردەوامم بچم بۆ عیادەی خۆم کاتە بێت تۆ کاتی بۆ ئیستیقطاع بکەین و باسم کرد لە بیدایەتەوە زیاتر هەر خۆم بووم بۆ دەرزوتنەوە ئیلاکترە بووم بەس ئێستا الحەمدوللا بەهۆی زۆربوونی قوتابیەکان کارەکانی سەر شانی من ئاسانتر بوو من زیاتر ئیشرافی مامۆستاکانەکەم ئەوان خۆیان دەرسەکان ئەڵێنەوە ئامۆژگاریم بۆ گەنجان بە تایبەتی فترەی مڕاهەقە کە پێوتێ مڕاهەقە فترەیەکە جاران زۆر باسیەوەیانە کرد کە نابێ لەگەڵ ئەم گەنجای قسە بکەی وازی لێ بێنە و نۆعێکە و سەرکێشە و تا دوای وانە باشترین کات بۆ فێربوونی عیلم و بۆ وەرگرتنی زانستەکان مناڵی و مڕاهەقەیە لەبەرەوەی زۆر ئیستیغلالی بکەن فرسەتێکی گەورەیە الحەمدوللا خوای گەورە بۆی ڕەخسانووی لە شارەکەمانە و لە کوردستانە بەگشتی کەم سنتەرانە هەن پێویستە ڕویان تێکرێ و بۆی ئیسفادە بکە باشترین کاتیشە بۆ لەبەرکردنی قورئان ئێستا ئەگەر قورئان لەبەرکردنەوە گەنجە ناتوان لە مای 2 ساڵە بۆ 3 ساڵە تەواوی قورئان هەمی لەبەرکەن و زیاتریش زەبتە بێ چون گەنجن بەڵام کو باش باسم کرد پێویستە پێشەوە فێری ئەحکام بن لەبەر ڕووکردن ئەم سنتەرانە هەمیان الحەمدوللا سنتەری باشن حکمە بێ و غێری حکمە بێ هەمیان الحەمدوللا تقریبا لە سەر یەک منهەجە ڕۆین لە سەر یەک ستایلین هەمووی بە شێوەیەکی زانستی دەرسەکانە ئەوترێتەوە ڕووبکەنە ئەم سنتەرانە شتێکی زۆر باشە و بۆ مستەقبەل ئینجا ئەزانن چەند ئیسفادەیان کردو نەک ئەوەی کە بڵێن بە تەمەنێک گەورە بوو کە قورئان لەبەرکرد بیر دەچێتەوە بەس کە زانی لە ئەعدادیەوە کە ڕوان کردە ئێران ڕوان کرد ئەم سنتەرانە قورئانەکە سابتە بێ لە مێشکیانە ئەمە جگەلەوەی بە دوورە بن لەو شتانەی کە لەم دنیاە گەنج بەرەو ڕێلادان و شتە بە
چون ئەم سەتەنان تەنها لەبەرکردنی قورئان نییە، بەڵکو کۆبوونەوەی موسڵمانانە. خی گەورە بەرەکەتە خاتە کۆمەڵی موسڵمانان و کۆبوونەوەیان کە ڕوەکە ئەم سەتەنە بێگومان فێری ئادابی ئیسلامی جوانە بن، فێری ڕەفیقایەتی باشە بن، ڕەفیقی باش بەرەو شتی باشتر دەبا، دوورەکەونەوە لە ڕەفیقی خراپ. ئەمەشگاریم بوانێت بە پێی توانە ڕووکەنە ئێرە و ئەمەش چەندین قوتابیمان هەیە ئێستا لەم سەنتەرە و لە شوێنەکانی تریش قوتابی کولیەکانن، کولی هەندەستان، کولی طوبن، طوب ئەسنانن، لەگەڵەوەی دەرسەکانیشیان خۆشە، بەڵام الحەمدولillah توانیوانە لێرەش کاری خۆیان بکەن. ڕاستیە ئینسانەکە لێ ببڕێ ئەتوانێ بگا بە ئەمانجەکانی و ئەتوانێت چەند کارێ بکات لە ژیانە. ڕاستە من داوام بانیانم هەیە لە خەستەخانەیان لە کۆلیژی پزیشکی، پاشانی دوای نیۆڕۆ کۆبینن لە کلینیکی خۆم لە نەخۆشخانەی سمارت نەخۆشە بینم یان عەمەلیاتمان هەیە، بەڵامانە الحەمدولillah نەبووتە هۆی هۆکارینەک ئێستا پێشتریش ینی کە پێشی کە تەلەبەی بۆرد بووم و کە مقیم بووم مقیماتەمە چی نەبووتەوەی کە ڕێگر بێ لەوەی کە ئینسان بتوانێت قورآن لە بەرکایان قورآن بخوێنێتەوە یان دەرس بڵێتەوە، بەس تەنها ئەوەی ئینسانە بە لێ ببڕێ خاڵێکم خاڵی تۆ بتوانێت کاتەکانی دابەش بکە، یعنی هەموو شتی حەقی خۆی باتێ. ناکرێ مەسەلەن هەموو حەقەکە با قورآن لە بەرکردن و چوون بۆ سەنتەرەکان و دەرس وتنەوە لێرە لاحەقی تر ئیمالکە، لەوانەیە کارەکە قورس بێ لەسەر ئینسان، بەڵام مستحیل نییە و ئەشکرێ. الحەمدولillah من کارەکانی خۆم تەنظیم کردووە لەواتەوەی کە خەڵک یا بە ئیسراحەت و بە شت من ئەو شتانم لە خۆ کردێتەوە، بۆ نمونە مەسەلەن کە تاوابم لە خەستەخانە دەوری سەعیان 11:12 یان لە کولیە چەند ڕۆژێکم داناوە چون بۆ سنتەری حکمەوە بەڕەوە ڕێکخراوی ئیقرا دەست دەڵێمەوە، یان شەوانە من لە ماڵی خۆمان دەست دەڵێمەوە. کاتەکان دیاری کردووە لە بینی داوامی ئێوە وەڕۆ کاتت دێم بۆ عیادە، یعنی ئینسان ئەگەر هەوڵ بدە ئینشاءالله خی گەورە موفقێکە، بە تایبەتی لەگەڵ قورئان ئەگەر لەگەڵا بژی و گەرەنگی پێبەی و خۆتی بیتێ بەڕاستی شتی زۆرت پێ بەخشە. یەکە لەوانە کە خی گەورە بەرەکەتە خاتەنە و وەختەکانە و وەختەکان استفادەی لێکەنش. طبعا ئیرادە زۆر مهمە و تەوەکل بەسەر خی گەورە و نیەتێکی صافی کە تۆ نیەتە هەبێ کە هەم لە کارەکەتا سەرکەوتوبی هەم بتوانانی لەگەڵ قورئانیشا بژی. بڕاستە تۆ تێ خزمەتی قورئان کە بەس قورئان خزمەتت دەکا، کاتە ئیرادەیەکی باشە هەبێ و عەزیمەتێک هەبێ، ئەگەر کاتەکانیش تەنظیم کەی هیچ مەناعەت نییە لەوەی کە لە هەردوو کارەکە سەرکەوتوو بین. بێگومانە بێ ئینسان سوود بینە لە کاتەکانی لە فەراغە، بەس کاتێک کە ڕاستی کەمەین بۆ کلینیکیان لە عەمەلیاتین کاتەکە بە تەواوەتی بۆ نەخۆش و بۆ لایەنە پزیشکیەک هەیە، عادەتەن وەختی فەراغ نابێ، بەڵام ئەکرێ مەسەلەن لە خەفارەتێکی دوور و درێژە مەسەلەن چەند سەعاتێتەوە نەخۆش نەبینی یا مەسەلەن لە خەستەخانە جاروای ئیشە ناوێ ئەکرێ، بەس بەنسبەت عیادە و کاتی عەمەلیاتوانە کارەکان ئەبێ بە تەواوەتی مەشغوڵی نەخۆشەکان بین، بەڵام کە دوای کارەکە و تەواو بوو ئەتوانی ئیستیغلالی کاتەکانی تر بکەیت بۆی ئیشی قورئانەکەی تا بکەین. هەموو کەسێ ئەتوانێ ئیستیغلالی کاتی خۆی بکات بە شەرتێک کات بە فیڕۆنەیە، تەنانەت حتا کاتیش بە فێڕۆیە با زۆر بە فێڕۆینە، بە تایبەتی بۆ گەنجان وانی کە خوێندکارن. خوێندکار حتا گە لە کولێ تۆبیش بێن، ئێمە چەند قوتابیمان هەیە لە سنتەرەکان کە خوان لە کۆلێژی پزیشکین، لە دەرسەکانیشیانە سەرکەوتون قورئانیش ئەخوێن و قورئانیش لە بەرەکەون دەرسیش ئەڵێنەوە، کەواتە بێ کاتی تەوزیعکا و کاتی بە فیڕۆ نایە، زۆر بە فیڕۆ نایە. نسبەت کارەکانی تریشەوە مثلا سندوکانی هەیە، مثلا لە معمەلێکە لە شوێنەکە بە شەرتێ نابێ تەسیر بکاتە سەر کوالیتی کارەکەی تەنها لە کاتی پشوەکانە یا لە فەراغەکانە. هەموو ئینسان بێگومان 24 ساعتە خۆ مەشغوڵی کارین، بەتایبەتی ئەوانەی مۆزەفن، ئەوانەی مامۆستان، ئەوانەی کە کارێکی مەحدودیان هەیە لە دوای عەسرەوە بێ ئیشن، لەواتە پزیشک لەموو کەسێ زیاتر مەشغوڵتر بێ، هەم بەیانەن لە خەستەخانە هەم دوای نیوەڕۆژ لە عیادە کە پزیشکێ بتوانێ هەرمە نیم چەندی پزیشکی تریش برادەرمان هەیە حافظی قورئانن، قورئان ئەڵێنەوە، قورئان لەبەرەکەن، ئەو بتوانێت کارەکانی خۆی استیغلال بکە، ئەو کاتی کە مەجالی هەیە خەریکی قورئان بێ، بێگومان خەڵکی تریش زۆر ئەتوانێت کارەکانی خۆی ینی بەکار بێنێ و استیغلالی کا بۆ خزمەتکردنی قورئان و هەروەها ژیان لەگەڵ قورئان.